سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە بەرنامەی پەیامی تۆ دەبینەوە میێنی ماڵەکانتان بە ئومێدی ئەوەی لەم بەرنمەیەشدا خزمەتێکی دیکە بە ئێوەی ئازیز و خۆشەویست بکەین. بەڕێزان ئەم ڕۆژ دەمانەوێت گفتوگۆ بکەین لەسەر بەخشین و خێرکردن لەلایەن هاوڵاتیانەوە بۆ فەقیر و هەژاران بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. ئایا تۆی هاوڵاتی تا چەند دەستت کراوەیە بۆ بەخشینی خێر، بۆ هاوکاریکردنی هەژاران، بۆ هاوکاریکردنی ئەو کەسانەی کە لەم مانگە پیرۆزەدا پێویستیان بە تۆی هاوڵاتیە کاتێکە توانات هەبێت. ئێمە هیوادارین ئەم بەرنامە ببێتە ئەوەی کە ئەمان بینێ و ئەوەی کە گوێمان لێ ئەگرێت پاڵنەرێ بێ بۆی کە دەستی لەم مانگەدا کراوە بێت بۆ بەخشینی خێرکردن، بۆ هاوکاریکردن، بۆ ئاوردانەوە لە هەژارە و نەداران. ئێوەی بەڕێز و خۆشەویست بینەرمان بن با بزانین پەیامی هاوڵاتیان لەسەر بەخشین چییە؟ فەرموون. کە ئەوانی کە دەوڵەمەندە بن زۆربەیان لەسەر حسابی فەقیر و هەژار دەوڵەمەندە بن. پێویستە دەوڵەمەند دایمە نییە بیلەوام کاتەوە زیاتر لەبەرێکەوە پارە تا سەر بۆ کەس نامێنێت. تۆ ماڵەکەی خۆ بیکە بەجوو کردووە نیوەی بەخە بێت لە ڕای خوا دەقات بۆ پڕەکاتەوە خوا خۆی عالم بۆ حسابە. فەقیر هەیە بڕوا بکە بەربانگی نییە بیخوا. ئایا ئیسە منەگە لێدا تێدوێتەوە مەرتەعام و ئیشم ببێت کەسێ ئیشی نەبێت و کەسابەتی نەبێت و نامرتاع بێت لە ژیانی من زۆرم پێ ناخۆشە نامرتاح. وڵای پەیامم بۆ ئەو کەسانی کە توانیان هەیە لەم کاتەیە باشترین کاتە بۆ ئەو کەسانە ببەخشن. ئەوەی لێرە ئەی خۆیت ئەوە ڕۆشت بەتەوەی کە ڕەوانەیەکێت و خێر و سەدەقەکە ئەوە مانەوەیە. ڕوخساری مناڵێک زۆر شتە پێ بڵێ ئەگەر ئینسان بیت و هەستە هەبێ ئەبێ کارێت تێ بکە. بەخشین ئەوەیە کەوا یەکەم لە ناحەیەی وجدانی خۆت و وجدان مرتاح بێت لە ڕووی ئیمانداریشی لە ڕووی خۆی گەورەشەوە بە جەزای خێر دێتەوە. باشە ئێمە مانگی پیرۆزی ڕەمەزانمە لە بەردەمایە و ئێستا لە ناو مانگی ڕەمەزانی پیرۆز داین. چۆن هەوڵ بدەین لەم مانگەدا دەستمان کراوە بێت یارمەتی فەقیر و هەژاری لێ بدەین ئەگەر بە شتێکی کەمیش بێت؟ وەڵی یەک شت پێ پێڕم هەرچی دینەکان هەیە لە پێشەمیان و ئاینی ئیسلام باسی ئەوەی کردووە کە یارمەتی هەژاران ئەبێ بیت. ئەوە پێغەمبەریمە عەلەیهی سەڵات وەسەلام زۆر بەڕوونی و زۆر بە چاکی چەندەها جار باسی ئەوەی کردووە کە ئینسان یارمەتی خەڵک بات بە تایبەتی هەژاران ئەم دنیاش و ئەو دنیاش خوا جەزایەتەوە کە ئەوانی کە دەوڵەمەندە بن زۆربەیان لەسەر حسابی فەقیر و هەژار دەوڵەمەندە بن. وەلا ئاینی ئێمەشا تاکید کراوەتەوە لە زمانی یەکێ لە خەلیفەکانە و ئەبزام عومەری کوڕی عەبدولعەزیز بووە کە توانێتی تەنزیمی زەکات کات هەژار نەماوە. یعنی ئەو شتێک کە پێی وترێن سۆشیالیزم و هاوبەشی و ئیشتراکیەت و ئەمانە یعنی بەپێی دینی ئیسلام ئەگەر بڕی بە پاکی بڕواکی جێبەجێ دەبێت. بەخشین لای تۆ چی ئەگەیەنێت؟ هاوکاریکردنی هەژاران لای تۆ چی ئەگەیەنێت؟ وەڵا بەخشین شتێکی زۆر پیرۆزە ئەوەی کە فەقیر بێ و دەسەڵاتی نەبێ ئینسان یارمەتی هەژاران بە شتێکی زۆر جوان و زۆر ڕێک و پێکە. باشە ئێمە چۆن بتوانین لە مانگی ڕەمەزانەدا بە تایبەتی کە مانگی خێر و بەخشینە و خێرەکان چەند قات پاداش بۆ مرۆڤەکان دەنووسرێت، چۆن بتوانین لە مانگەدا دەستکراوە بین؟ تەبعانەوەی لە دەستیان بێ بتوانێت هاوکاری ئەو هەژارانە بە شتێکی زۆر ڕێک و پێکەوە خێرێکی زۆریشی هەیە پاداشتی وەرەگرێتەوە لە قیامەتە خوای گەورە پاداشتیاتەوە لە سافە. خێر و بەخشین لای تۆ چی ئەگەیەنێ بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە هاوکاریکردنی هەژاران؟ شتێکی پیرۆزە شتێکی ڕێکوپێکە پێویستە لە سەر هەموو کەس خێر بکات بەخشین بکات لە پێناوی ئەوەی کەوا خوا جەزای باتەوە
پەیامەکەت بۆ دەوڵەمانەکان هەیە یاخود دەوڵەمەنیش دەبێت ئەو کەسانەی کە شتێکیان هەیە پاشکەوت پێویستە دەوڵەمەند دایمە نییە بیلڵام کاتەوە زیاتر لەبەریکە پارە تا سەر بۆ کەس نامێنێت ژیانەوە نییە تاکو سەر ئەو کەسە بمێنێتەوە لە پڕێتەوە ڕات جا پێویستە پارەکە خۆ ناباتە ژێرگەڵە پێویستە یارمەتی هەموو کەس بە پێویستە بە هەموو شێوەیەک یارمەتی ئەو خەڵکە باوە ئەژۆ کۆ ئینسانن. باشە تۆ پێ دوایە سەرۆت و ماڵی ڕاستەقینە ئەوەیە کە پێش خۆمان ڕەوانەیەکەنیان ئەوەیە کە لە گیرفانمانەیە وڵا ئەوەیە سەرۆت و ماڵی ڕاستەقینە ئەوەیە کەوا بە شێوەیەک تۆ بەکاری بێنی هەم بۆ خۆت و هەم بۆ هینەکانیش دەور و بەرەکەشی لە مای ڕەمەزانە ئەوەی کە خێرەکە هاوکاری فەقیرە و یارمەتی فەقیرە دەقاتی ساڵەکان ڕێکانی کەیە بەساکە ئەی چۆن دەستمان کراوە بێت چۆن بتوانین وڵی دەستکراوەکە بەدەست خۆتە بەدەست خۆتە من ئێستا دەسەڵاتم هەیە ئەوە دەست خجێنم ئەوە بەدەست خۆمە دەستیش کەمەوە بەدەست خۆم وایان چ پەیامێکە بۆ هەبووەکان هەیە بۆ کەسانەی کە دەوڵەمەندن بۆ ئەوەی کە ئەوڕ لە هەژاران بدەنەوە وڵی ئەوە ئەگەر ئەوڕێ ڕووکەنەوە فەقیر و هەژار و یارمەتی فەقیر و هەژار بن لە مای ڕەمەزانە خوا دەقەت وایە زیاکە تۆ باوەڕت بەوە هەیە کە هەتا ببەخشی زیاد بکات ئەوە خوا خۆی عالمە تۆ ماڵەکەی خۆ بیکە بەزوو کردووە نیوەی بەخە بێ لە ڕای خوا دەقەت بۆ پڕەکاتەوە خوا خۆی عالم بۆ حسابە پێگەی ئەی کاک حاجی پێ دوایە خێرکردن هاوکاریکردنی هەژاران مرۆڤەکان ئاسوودە بکات دڵیان خۆش بکات وەڵاهی ئەگەر بەدڵ تۆ ئەمە بەخشی بەدڵ بژێی بە من خوا دەقات بۆ زیاکە و خوا دەقات بۆ پڕەکاتەوە ئەی چۆن بە شەرتە بەدڵ بێ بەدڵی خۆ بێ خێر و بەخشین لای تۆ چی ئەگەیەنێت وەڵا خێر و بەخشین مادەی مانای سەربەرزی خۆشبەختی ئەومانایە بەخشێنین تا چەند چۆن بتوانین لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بە تایبەتی لەم مانگەدا کە خەڵک لەوانەیە حەزی بۆ خۆراکان زیاد بکە بەبوونی بە ڕۆژوبوونیەوە تەماحێکی هەیە بۆ خۆراک و بۆ خواردن چۆن بتوانین لە مانگی ڕەمەزان دەستکراوە بین وەڵی هەموو ئینسانێک هەت بتوانێت کە بڵێ بەخشێ لە ڕێی خاصە لەم مانگە پیرۆزەیە لە دوی مادیەوە ئەگە بتوانێت ببەخشێ زۆر شتێکی چاکە باشە تۆ هەست ئەەکەی کە مرۆڤ ببەخشێت خی گەورە سەرۆتەکەی کەم ناکە بەڵکو پێی زیادەکە باڵێت بەتاکی زیاکات هەر کەسە بەخشێەوە بەتاکیت لە لای خۆیەوە بە سەرۆت و سامان بە ماڵی بە جانی هەموو شتێک لای خۆی گەۆ زیاکات پێ دوایە ئەگەر مرۆڤەکان ببەخشن دەرونیان ئارام بێتەوە دڵخۆش بن خۆشحاڵ بن بەتاکیت هەر کەسێ لە خۆی گەۆ نزیک بێت و ببەخشێت کە مەبەستی خۆی گەورە بێ بەتاکی دڵخۆشە بێ لە لای خۆی گەورە بە نیسبەت خۆیەوە بە نیسبەت خۆی گەورەشەوە پەیامەکە هەیە بۆ دەوڵەمەندەکان یاخود ئەگەر دەوڵەمەندیش نەبێ ئەو کەسانەی کە شتێ پاریان پاشکەوت هەیە بتوان هاوکاری خەڵکە لە مانگە ڕەمەزانەدا وەڵا پەیامی منەوەیە بۆ ئەو دەوڵەمەندانی کە ئەگەر بتوان لە مانگە پیرۆزەیە بتوان یارمەتی هەموو فەقیرێ بن یارمەتی فەقیرۆژار بن لە مانگە زۆر شتێکی چاکەکان بە نیسبەت لە مانگە پیرۆزە و لای خۆی گەورەش سەربەرز و سەرفرازە بن ئینشەڵڵا دینی ئیسلام دینی بەخشین و لێبوردەیی و تەسامح و وانە قوربان یعنی ئەمە وا پەروەردە بووین واش گەورە بووین جا من پەیامم بۆ خەڵکی کوردستان خوستەن دەرەجەیەک بۆ دەوڵەمەندەکان ئەگەر بیانەوێ خۆیان لە خۆیان ڕازیکەن ئەگەر بیانەوێ زەمیریان مرتاحکەن ئەو پارانەی کە هەویان گرتو با بیان بە فەقیرەکان فەقیر هەیە بڕوا بکە بەربانگی نییە بیخوا ئینسان لە خوا بترسێ ئێمە عەبدی خوین مەهما کان ئێمە عەبدی خوین و داواش دەکەم لەم کەناڵە پیرۆزەی ئێوەوە کەناڵەکەی ئێوە دائیمەن حەزی لە ئاشتی بوو حەزی لە لێبوردەیی بوو حەزی لە کۆمەڵایەتی بۆ ناو کۆمەڵایەتی حەز دەکەم هەر هەموو حیزبەکان لەبەر خاتری خوا و خاتری ئەم مانگی ڕەمەزانە پیرۆزە لەبەرەوە خوای پەروەردەگار ئەفەرمیە خێری مانگی ڕەمەزان لە هەزار مانگ خێرتر زیاتری هەیە پێ دوایە خێرکردن وا لە مرۆڤەکان بکات دەرونیان ئاسوودە کاتەوە خۆشحاڵن بکات بەڵێ خێرکردن ئەگەر بێت و بیەوێ یارمەتی فەقیر بن و یارمەتی کۆمەلگا بن دوژمنی فەقیر نەبن بڕوا بکەوەی لە دڵیانە خوایان ناتێ
وڵی ئیشێکی زۆر باشە کۆمەڵی خەڵک هەژار و بێدەسەڵات ئەگەر هاوکار و یارمەتیان بن ئەبێ خەم و خەفەتی ئەوان بە خەم و خەفەتی خۆیان بزانن چونکە ئایا ئیسە منەگە لێدا تێر و تۆ مرتەعام و ئیشم ببێت کەسێ ئیشی نەبێت و کەسابەتی نەبێت و نامرتاع بێت لە ژیانی من زۆرم پێ ناخۆشە نامرتاح. ئێمە چۆن بتوانین لە مانگی پیرۆزی ڕەمەزانە دەستکراوەتر بین لە مانگەکانی تر چونکۆم هەم لە ڕووی خێرەوە خێرێکی زیاترمە بۆ ئەنووس لە ڕووی خێرکردنەوە هەم لە ڕووی ئەوەشەوە هەمومان دەزانین لە ڕەمەزانە مرۆڤەکان زۆرتر حەزیان بە حەز بە خواردن ئەکەن تەماحیان بۆ خواردن زیاد بێت مشتاقەتی زیاتریان ئەبێت چۆن دەستکراوەتر بین. وڵی هەرچی ئەەکەی ئاچێ بکەی بەخێر لە بەرخادی خی پەروەردگار خی پەروەردگار لە 1 تا 27 بە 25 خێرت بۆ ئەنووسێ خۆشتنی ژیان ئەوەیە دراوسەکان دۆستەکان ئەوانش مرتاع بن وەکو خۆ چۆن ماڵ و مناڵی خۆت مرتاح و سفرەکەی پڕە بە ئەوانی سفرەکەیان پڕ بێ مەویست نەبن لە وەعز و ژیانی خۆیان من ئاوا زۆر پێ خۆشحاڵم ئەوانە کە دەسەڵاتدارن دەوڵەمەندن یارمەتی فەقیر و هەژاران بن خوای یەخ و سەدقە گیان بۆ پڕەکاتەوە ئینشاءالله. پێت وایە بەخێرکردن مرۆڤەکان دەروونیان ئارام بێتەوە دڵیان خۆش بێت خۆشحاڵ بن بەختەوەر بن؟ بەڵێ زۆریش زۆریش باوەڕکە لەوانەیە ئەگەرەکوونیە شتێکی بەسیت یارمەتی و هاوکاری هەتیوە فەقیری هەژارە بێوژنە بکە زۆر دڵی فراوان دڵی خۆشە بێ ئەو کەسە. تۆ باوەڕت بەوە هەیە بەخشین کەم ناکە بەڵکو زیادەکە؟ پێغەمبەری خوا فەرمێت چەند لە ماڵتان ببەخشن چەند دڵتان فراوان بێ چەند دڵتان سەخاوات بێ خوای پەروەردگار دە ئەو نەخێر و بەرەکە دەڕژێ بەسەردان ئینشاءالله. سەرۆتوماڵی ڕاستەقینە ئەوەیە کە لە گیرفانمانایان ئەوەیە کە پێش خۆوانی نێرین ئەوەیە کە پێش خۆ دێنێری بۆ خیامەت ئەوەی هیتۆیی میلادگرە هیچ ئیسفادەی نییە بۆ تۆ. چۆن دەستکراوەتر بین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا زیاتر هەوڵ بدەین یارمەتی هەژارە نەدارا بدەین ئەو کەسانێک کە پێویستیان بە ئێمەیە چۆن هاوکاری خەڵک بکەین دەستکراوە بین؟ وڵای خۆی حەقی خۆیەتی لە ڕەمەزانە بە تایبەتی خەڵک ئەوەی کە سەروەت و سامان و ینی وەزعی باشە و دەرامەتی باشە چاوی لە فەقیر و هەژار بێ و پێویستە بە تایبەتی و ماڵانی هەژارن بەسەریانکەیتەوە ینی خەڵک هەریەکە لە شوێنی خۆیەوە دەستکراوە بێن حەقی خۆیەتی. پەیامەکە بۆ دەوڵەمەندەکان هەیە ئەوانەی کە هەبوون یاخود ئەوانەی کە ئەگەر دەوڵەمەندیش نەبن بەڵام شتێ پاشکۆتیانە لە خۆیان زیادەیە چ پەیامەکە بۆیان هەیە لە مانگەدا دەستکراوە بن؟ وەڵام داوایان لێ یەکەم بە خۆیانە ینی چاویان لە فەقیر و هەژار بێ و لە ڕەمەزانە بە تایبەتی و ماڵانی هەژارن کەسانی کە هەتیون بەسەریان کەنەوە یارمەتیان بن شتێکی زۆر باشە ینی چاویان لە هەژار و فەقیر بێت زۆر شتێکی باشە. وایە سەرۆت و ماڵ بە بەخشین کەم بکایان زیاد بکە؟ وەڵام پێم باشە زیاکات چکم خۆی گەورە خۆی حەقەرە بووە کاتەوە خۆشت دەستی پێ نەکەی. پێت وایە سەرۆتماڵی ڕاستەقینە ئەوەیە کە لە گیرفانمانایە یان ئەوەیە کە پێش خۆمان ڕەوانەیەکەین؟ پێم وایە ئەوەی کە بەخشید ئەوە ڕاستەقینە ئەوەی ئەو کەسەیە. هەست ئەەکەی لە کاتی خێرکردنە مرۆڤەکان دڵ و دەروونیان ئارام بێتەوە خۆشحاڵ بن؟ زۆر ڕاستە من زۆر هەستی پێەکەم زۆر ینی بەڕوونی دیارە هەست پێکردن بەو شتانە کە ئیبەخشید ینی سۆنەڵی شتێکە مرتاحبی پێی. خێر واتە زیندووبوونەوەی ڕۆح واتە پاکردنەوەی ئەو سەرۆت و سامانەی کە هەتە بەو خێر و سەدەقەی پاکێکیتەوە ئەوە لایم نەگەێنێ. باشە چۆن دەستکراوە بین لە مانگی پیرۆزی ڕەمەزانە یارمەتی فەقیر و هەژار بکەین یارمەتی ئەو کەسانە بدەین کە نەبوون نەدارن وەک دەوترێ هەیە شێوینانێکی ژەمێکی نییە چۆن ئێمە هاوکاریم کەسانە بین و ئاوڕان لێ بدەینەوە؟ خۆی هەر کەسە بەپی توانای خۆی هەسێ بۆ نمونە هەیە تیجارێکی گەورەیە بەپی توانای خۆی ئەتوانێت یارمەتی فەقیر و هەژار بە کەسێک لەو کەمترە ئاستی ئەتوانێت پێی توانای خۆی بێت لە 250 هەتا 1000 نا تا 10,000 تا 50,000 چەند توانی ئەوەندە بیا ئەوە شتێکی باشە. پێت وایە بەخێرکردن سەرۆت و ماڵەکانمان کەم بکات یاخود نەخێر بە پێچەوانەوە زیادەکە؟ نەخێر بە تاکیدەوە خۆی گەورە خۆی ئەفەرمێت بە سەدەقەکردن زیاکات پاکردنەوەیە پاکردنەوە چۆن تۆ شتێک پاکێکیتەوە بە ئەو خێر و سەدەقەیە ماڵ و سامانەکەت پاکاتەوە. سەرۆتماڵی ڕاستەقینە ئەوەیە کە لە گیرفانمانە یاخود ئەوەیە پێش خۆمان ڕەوانەیەکەین؟ بێگومان ئەوەیە کە پێش خۆت ڕەوانەیەکیت و ئەوە ئەمێنێتەوە ئەوەت بۆ ئەمێنێتەوەی لێرە ئەی خۆیت ئەوە ڕۆشت بەتەوەی کە ڕەوانەیەکیت و خێر و سەدەقەکە ئەوە مانەوەیە هیچی لێ نایەتەوە. پەیامەکە بۆ دەوڵەمەندەکان هەیە بۆ ئەو کەسانەی کە هەبوون؟ وەڵای پەیامم بۆ ئەو کەسانی کە توانیان هەیە لەم کاتەیە باشترین کاتە بۆ ئەو کەسانە ببەخشن دڵنیا بن لەوانەیە لەو دەقەیە پارەکەی کەم کات بەڵام خۆی گەورە خۆی فەرمووی 1 بە 100 تا 700 زیاد کات. پێت وایە بەخشین
پارەکە کەم بکە یاخۆ پێی زیادەکە زیاکات زۆریش نەکە هەتا ببەخشیت زیاکە پەیامێکە بۆ دەوڵەمەندەکان و هەبووەکان هەیە دەوڵەمەندەکان هیوادارم چیان لە فەقیر و هەژار بێت ئەوەی کە لە توانایە نابێ بیانەنێ لە ڕێگای بەرنامی بەخشینیشەوە بێت زۆر باشتر والله بەخشین بە هەموو شێوەیەکە بەخشین هەیە مادەیەوەی کە دەسڵات هەیە هەیش بەخشین هەر بە قسەیەکیش هەر بەخشینە نصيحتي شر بخشينا رينا ما يقر بخشينا كلمة صدقة بخشينا أما أنتو بإمكانيتك إنسان هي إمكانيته هي مادة وتواني صرفك حيش بو تقسيشي باشبك رينا ما يعيش خلق أر بخشينا باشە چۆن بتوانین لە مانگی پیرۆزی ڕەمەزانە زیاتر دەستکراوە بین لە مانگەکانی تر چی بکەین لە مانگی ڕەمەزانی پیرۆزە زیاتر دەستمان کراوە بێ لە مانگەکانی تر ئەو پێغەمبەر صلی الله علیه و سلم وەک حەدیثەکە هەموو بیستمانە فەرمێ لە هەموو کاتێکە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئینسانێکی کەریم و سەخی بوو بەس بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە وەکو باوا بوو هەموو جێگەیەکی گرتووە سەخای هەبووە سەخایەکی لەو شتانە ئینسان ئەگەر دەتوانێت لە کاسبەکەی خۆیان ئەگەر سەخاشی پێ ناکرێت با قازانج کەم کاتوە قەیسێک لە قازانجەکەی کەم کاتوە هەر سەخایە پێ دوایە بەخێرکردن بە بەخشین مرۆڤەکان دڵ و دەروونیان ئارام بێتەوە خۆشحاڵیان بکە حتما شتێکی وایە چونکە لەبەر ئینسانەکانە زۆر جار دیواری دەرونی دروستە بێ ئەو دیوارە دەرونیانە ئەڕمەیەک لە بینی دەوڵەمەند و هەژارە لە بینی دەسەڵاتدار و بێدەسەڵاتە بەو هاوکاریە لە بینیانە چونکە حەسادەت نامێنێت لە بینە یەکێ لەو شتانە کە ئینسان دیوارە دەرونیەکان دروستەکە حەسادەتە کابرا بینێ یەکێ بوو یەکێکە نەبووە بەڵام کاتێ بینێ ئەم لە ڕووی ئەوانێ بەخشینی تیا هەیە بەرامبەری هاوکاری ئەکا لێرای پێم وایە ئەو دیوارە دەرونیانەش ڕوخێ زۆر علاجی تیا هەیە پەیامێکە بۆ دەوڵەمەندەکان و هەبووەکان هەیە واللهی دەوڵەمەندەکان سەیری خۆیان کەمزانە ئەوەی کە هەیەیان هی خۆیان هەیە هی خەڵقا هەڵ نەسن خێر لە شتێ بکەن کە هی خۆشیان نیە چونکە زۆر جار ئەو شتانە کە ئەیبینین ڕاستی خێر لە شتێکەکەن وەک عەرەب دەڵێ وەهەبە المەلیک بما لا یەملیک شتێکە بەخشن کە هی خۆیان نیە چونکە زۆری ئەبینین ئەوانە احتیکار کراوە لە احتیکار لە خێران ناکرێ کابرا بڵێ احتیکارەکە و خێریشی کرد نا بە منەتیشی نەزانێ بەسەڵ خەڵقا وا بزانێ واجبێکی سەرشانی خۆیەتی ئەگەر بە دینی ئەزانێ ئەگەر بە ئینسانی ئەزانێ دەستکراوە بێ لە ئاسی خەڵق بەڵام پێش وەختەش ئەڵێم شتێک نەبێ خۆی لە پێشا لە خەڵکی وەرگرت بێت هەستێ بیبەخشێتەوە بە خەڵق چونکە ئەوە پێم وایە خێری واقوڵ نابێ ئەوانی کە دەوڵەمەندە بن زۆربیان لەسەر حسابی فەقیر و هەژار دەوڵەمەندە پێویستە دەوڵەمەند دایمە نییە بیلەوام کاتەوە زیاتر لەبەرێکەوە پارە تا سەر بۆ کەس نامێنێت تۆ ماڵەکەی خۆ بیکە بەزوو کردووە نیوەی بەخە بێ لە ڕای خوا دەقات بۆ پڕەکاتەوە خوا خۆی عالم بۆ حسابە فەقیر هەیە بڕوا بکە بەربانگی نییە بیخوا ئایا ئیسە من ئەگەر لێرا تێدوێتەوە مرتەعام و ئیشم ببێت کەسێ ئیشی نەبێت و کەسابەتی نەبێت و نامرتاع بێت لە ژیانی من زۆرم پێ ناخۆشە نامرتاح وڵی پەیامم بۆ ئەو کەسانی کە توانیان هەیە لەم کاتەیە باشترین کاتە بۆ ئەو کەسانە ببەخشن ئەوەی لێرە ئەی خۆیت ئەوە ڕۆشت بەتەوەی کێڕەوانەیەکێت و خێر و سەدەقەکە ئەوە مانەوەیە ڕوخساری مناڵێک زۆر شتە پێ بڵێ ئەگەر ئینسان بیت و هەستە هەبێ ئەبێ کارێت تێ بکە والله خێر و بەخشین بەڕاستی سەماحەت ئەگەیەنێ ئەمجا لێبوردن ئەگەیەنێ چاکە و چاکە خوازی ئەگەیەنێ ینی بەڕاستی ئینسان لەم قەیرانانە بەڕاستی ئینسان پێویستە دڵێکی باشی هەبێ بۆ بەخشین چکە بەڕاستی خەڵکێکی زۆر هەیە بێ ئیشە خەڵکێکی زۆر هەیە داماوە دەستکورتە پێویستە بەڕاستی دەوڵەمەندەکان حتا دەسەڵاتدارەکانیش بەڕاستی پێویستە بە خۆیان بچنەوە خەمێکی فەقیر بخۆن چونکە خەڵکێکی زۆر هەیە داماوە لە وڵاتەی ئێمە خەڵکێک هەیە لە ژێر چینی هەژاری شەوەیە ناڵێنێ بەڕاستی داما و زۆرە ئێمە چۆن بتوانین لە مانگەدا زیاتر دەستکراوە بین وەک لە مانگەکانی دیکە وڵای خۆی ئەم مانگە مانگیەکی بەرەکەتاویە و مانگی بەخشینە ینی خەڵکەکان زۆر دڵیان سافە دڵیان باشە ینی کەمتریش پێیاکەن زۆرتر ئەبەخشن بەڕاستی مانگی بەخشینە خەڵک بەڕاستی ئەوانەی کە پارەیان پێیە بەڕاستی حەقە لە فەقیرەکان بکەنەوە بەڕاستی سەرۆتمەڵی ڕاستەقینە ئەوەیە کە پێش خۆمان ڕەوانەیە کەنیان ئەوەیە کە لە گیرفانمانەیە ئەوەیە بەڕاستی کە لە پێش خۆمانەوەی نێرین چکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێکە حیوانێکی سەر بڕی سەر و قاچ و قولەکەی مابووە تی بەس ئەمەی ماوەتە
فەرمووی بەس ئەمەی نەماوەتەوە ئەوکەی هەمووی وەرەگرین ئەوەی کە لە پێش خۆمانەوەی بەخشین ئەوە ڕاستی ئەوە میانێتەوانێت. ئێمە چۆن بتوانین لەم مانگەدا دەستکراوە بین ئاگامە لە هەژار و فەقیرەکان بێت؟ وڵی ئینشاءڵڵا شتێکی باشە بتوانیت بەژێر ئیمکانە شتێکی زۆر باشە هاوکاری فەقیر و هەژارکەیت و پێت وایە بەخشین وا لە مرۆڤەکانەکە دڵیان ئارام بێتەوە دڵیان خۆش بێت بەختەوەر بن؟ بە تەئکید زۆریش خوا بداتەوە نیعمەتێکی گەورەیە. چ پەیامێکە بۆ دەوڵەمەندەکان هەیە بۆ کەسانەی کە هەبوون؟ وڵی ئینشاءڵڵا لەم مانگە بە تایبەتی دەستکراوە بن چاوان لە فەقیر و هەژاران بێت و هاوکاری خەڵکن. سەرۆتماڵی ڕاستەقینە ئەوەیە کە لە گیرفانمانە یان ئەوەیە کە پێش خۆمان ڕەوانەیە پێش خۆمان ڕانێکین وەکو پێغەمبەر فەرمێتی صلی الله علیه وسلم ئەوە بۆ مێنێتەوە. زۆرێک لە هاوڵاتیانی بەڕێز بۆ چوونەکانن وهایە سەرۆتماڵی ڕاستەقینە ئەوەیە کە پێش خۆمان ڕەوانەیە بکەین نەک ئەوەی کە لە گیرفانماندایە. دەبا هەومان هەوڵ بدەین پێکەوە پێش خۆمان سەرۆتماڵەکەمان ڕەوانە بکەین نەوەک لە دوای خۆمان کەسانێک هەبن بە سەرۆتماڵەکانمانەوە خراپەی پێ بکەن دوجار ئێمەش گوناحبار بین. با پێکەوە ببەخشین تا بەخشینەکان زیاد بکات. وڵای خێر و بەخشینەوەی کە خێرەکەەوەی بەخشێ خوا پاداشی بات لە دنیا و لە قیامەت. یعنی زۆر زۆر شتێکی پیرۆز و معقولن لەو کۆمەلگای کوردەوەریە. لەم مانگەدا چۆن بتوانین دەستمان زیاتر کراوە بێت زیاتر ئاگامە لە هەژاران بێت؟ وەڵاهی ئەوی ڕاستی بێ ئەبێ بڵێم خوای گەورە هیدایەتی ئەوانە بکە دەوڵەمەندن هەیەیانە ئەی بەخشن دەستی یارمەتیە بۆ فەقیر و هەژار درێژەکەن خوای هیدایەتیان بە خوا کۆمەکیان بێ ئینشەڵڵا. پێت وایە ببەخشین سەرۆتماڵەکان کەم بکەن یان زیاد بکەن؟ زیادەکە ببەخشین بیبەخشە خوا زیادێکە. ئەی بەخشین ئاسوودەی و ئارای مرۆڤەکانە بەخشێت؟ بەڵێ ئەی بەخشێ دەرەوەڵا خوای گەورەی شەڵای بەخشێ لە هەموو گوناح و تاوانی چونکە ئەوەی کە هەیەی بەخشێ خوا لە گوناح و تاوانیشی خۆشە لەبەرەوەی دەستی فەقیر و هەژاری پێگری. چ پەیامێکە بۆ دەوڵەمەندەکانەیە؟ وەڵا ئەوانەی کە دەوڵەمەند و هەیەە دەستگیرۆی فەقیرکردن خوا یارمەتیان بە خوا سەرکەوتیان کا لە ژیانە. ئیسا هەیە ئەوەی کە هەیەی بیبەخشێ خوا کۆمەکێکا و زیاتریش خوا بەشیان تا بەشی فەقیر بە خوا زیاتری بەشیان. خێر و بەخشین لای جەنابەت چی ئەگەیەنێت؟ گەورەی چۆن ڕوونتر پێ ماوەڵێ؟ هەچ کەسێک گەورە نەبێ ناتوانێت ببەخشێ هەر چۆنێ بێ مەرج نییە بەخشینیش هەر هەموو کاتێ مادە بێ. زۆر جار قسەیەکی خێر دڵنەوەی کەسێک لەوانەیە زۆر لە مادە گەورەتر بێ واتە بەخشین بەس مادە ناگرێتەوە قسەی خۆشەگرێتەوە پێکەنی نەگرێتەوە زەردەخە ناگرێتەوە شتی زۆرەگرێتەوە. پێت وایە سەرۆتماڵەکان بەبەخشین کەم بکەیان زیاد بکە؟ هەرگیز پێم وانە کەمەکە ئەگە کەمی کردایە خۆم نەمەکرد نەمەبەخشی. پەیامێکە بۆ دەوڵەمەندەکانەیە؟ وەڵاهی هیچ کەس باوەڕ ناکەم مرتاح بێ لە ژیانی خۆی ڕازی بێ لەوانەیە من فەقیر حاڵ نەبم یعنی فەقیر نەبم بەڵام لە ژیانی خۆم ڕازی نیم تۆش بە هەمان شێوە دەوڵەمەندەکەش بە هەمان شێوە بەڵام بۆیە ئەبێ قەناعەتمان هەبێ. یعنی من ئەگەر بەو بەشە ڕازی نەبم کە خۆی ئەوێتی پێم باوەڕ ناکەم یعنی هەموو سلێمانیش مەبێ هەمووم سەرئەرزەش مەبێ قەناعەتم هەبێ. بەڵام دایم با دەوڵەمەندەکان ئاگیان لە خوار خۆیانەوە بێ ئاگیان لە کەسێکە بێ ئاگیان لە پیرێژنەکە بێ کە پاری پێنیە لە فێ بۆ مناڵەکەی بکڕێ. زۆر جار لەوانەیە مناڵێک ڕوخساری مناڵێک زۆر شتە پێ بڵێ ئەگەر ئینسان بیت و هەستە هەبێ ئەبێ کاری تێ بکە. وەڵای وەک مادیەوە بێ یارمەتی ئەو خەڵکە بێ ئەبێ ژیانی ئەو خەڵکە دابین کە بە کەمی دڵی ئەو میلەتەوە بی ئەعلەمانە ژیانی ئەو خەڵکە ئەوەیە خەڵکە بێکاسابەتە ژیانی ناڕە گوزارانی ناڕوە حاڵی ئەوە وەعزەکە بینی. پێت وایە سەرۆتماڵ بە بەخشین کەم بکەیان زیاد بکە؟ وەڵا ئەگە ببێ بیەی زیاکە ئەگە ببێ سەرۆتماڵی ڕاستەقینەوەی کە لە گیرفانمانانە و پێش خۆمان ڕەوانەیەکەین ئەوانەی کە لە گیرفانی خۆتا لە زیاد بێت و بەشی خێرمەر و فەقیر و هەژار بێ ببێ. سەرۆتماڵی ڕاستەقینەوەی کە لە گیرفانمانەیان ئەوەیە کە پێش خۆمان ڕەوانەیەکەین ئەو کە پێش خۆمان ڕەوانەیەکە ببێت و ڕەوانەیەکەی. پەیامێکە بۆ دەوڵەمەندەکانەیە؟ وەڵا پێیامەوەیە کە یارمەتی فەقیر و هەژار من لە مانگە پیرۆزە بەدەم ئەو خەڵکەوە بچن و بە هەژار و فەقیر و نەدادار و ئەمانە. پێت وایە بەبەخشین مرۆڤەکان دڵیان خۆش بێ دڵیان ئاسوودە بێ؟ وەڵا ئاسوودە بێ بە ساڵ لە ساڵ هەر کەسێک بیبەخشێ دڵی خۆشە بێ ماڵ و مناڵی. تێمە چۆن ئاگامان لە یەکتری بێت ببەخشین لە مانگە پیرۆزەدا هاوکار یەکتری بکەین؟ ڕاست دەفەرمووی ئەو ئەوانەی کەوا بەڕاستی کە ساحەبی سەروەتێکی باش و دەوڵەت حەقە چاویان لەو هەژارانەوە بێکەوە ئێستا دەرامەتیان لەمەگە دابەزیوە
هیوای نەخۆشیە لە ماڵەوە یعنی بەڕاستی توانای نییە پارەستۆڵی بکڕێ عنی تۆ تووشی قورسیش ینی تۆ خەسەخانەیە بۆ شتێ بە پێویستێکی ماڵە ئەمکانەتی باشیان ئیمکانێتەش خۆی وەڵی بڵم زۆری ئێمە لەم شارە ژیاوین من ئەمە 200 ساڵە ئەمە خانووە ئەم خانۆ کۆنە ینی ئێستا خەڵکەکە مەجموعایکی زۆری هەیە پێگەیشتووە بۆچی یارمەتی ئەو خەڵکە نایە ئەو هەژارە نایکە مناڵی سالا سیما هەیە و کەوتووە بە دیارێ و نەخۆشی دەرونی هەیە بە دیارێ کەوتووە کەس نێ دەرینێ وەزعەکەیەتی کەمەندامێکە کەمەندامێکی فەقیرە و تا سێرەکەی 6 مانگ موچەی نییە ئەی چی بکات بەنا بۆ چۆ بەری پێت وایە ببەخشین پارەکانمان کەم بکە یان زیاد بکە والله طبعا ئەگەرێکێک هەیە کەیاوێتێ ئەو ڕستقی یاوەتی ئەبێ ئەوی شەر ئەو لاشی بۆ فەرەهەمەکە کە ئەو چاوی لێتی ئەو دنیاە کە خوایەکی عەزیمەی دروست کردووە هەموو شتێکی بۆ دابینکە ئەم لیاری ئەویشیاتی هەست ئەەکەیت بە بەخێرکردن بەبەخشین مرۆڤەکان دڵیان خۆش بێ دڵێن ئاسوودە دەبێت شتێکی زۆر وازەحایەتێکی کابرا ئیمکانەتی و ئەژی بە ئەنواع شێوە و ژیانی ئەویش لەو نەهامەتیای بێت چۆنە خەڵک بەشەر و خوانیە والله ئەگەر یەک بەڕاستی ساحەبی ئیماندار بێ بەزەی بە ئاژەڵێکی شایەتەوە نەک مرۆڤێکە ئینسانە و ئەبینێ و هەستیە خێرکردن هاوکاریکردنی هەژاران والله ئەگە دەسەڵاتی پێ خێرکا باشە بەڵام ئەگە دەسەڵاتی نەبی وای پێ دەسەڵات نییە هەر کەسە لەلایەن خۆیەوە کە بەشتەی کەمیش بە هاوکاری خەڵکە پێوانە شتێکی باش بێ زۆر چاکە بۆ خرا حەتی چەندە مشینە بێ تۆ چ پەیامەکە بۆ دەوڵەمەندەکان هەیە چۆن هاوکاری هەژاران بکەن والله حق یارمەتی هەژاران بن لە مەختار ڕەمەزانەتی و پارە نییە کە ئەمڕ ڕۆژەکە خۆ دەزانیت چۆنە تۆ پێت وایە بە خێرکردن مرۆڤەکان دڵیان خۆش بێ دڵیان ئاسوودە بێ زۆر وەڵڵای دینار بێ بە زەلامی بەقیت ناگی پێ خۆش ئەی خۆت هەستەکەی دڵە خۆش بێت یعنی ئەگە تۆ شتێ ببەخشیت یعنی سوۆر پێش خۆشە ئەگەر شتێکی بنێ حەت پێت خۆش ئەبێ پێ خۆش بێ ئەگە پێت خۆش نەبێ نەعەم نایە ڕاز نییە کە دەوڵەمەندە بن زۆربیان لەسەر حسابی فەقیر و هەژار دەوڵەمەندە پێویستە دەوڵەمەند دایمە نییە بیلەوام کاتەوە زیاتر لەبەرێکە پارە تا سەر بۆ کەس نامێنێت تۆ ماڵەکەی خۆ بیکە بەجوو کردووە نیوەی بەخە بێ لە ڕای خوا دەقات بۆ پڕەکاتەوە خوا خۆی عالم بۆ حسابە فەقیر هەیە بڕوا بکە بەربانگی نییە بیخوا ئایا ئیسە منەگە لێدا تێدێتەوە مرتەعام و ئیشم ببێت کەسێ ئیشی نەبێت و کەسابەتی نەبێت و نامرتاع بێت لە ژیانی من زۆرم پێ ناخۆشە نامرتاع وڵی پەیامم بۆ ئەو کەسانی کە توانیان هەیە لەم کاتەیە باشترین کاتە بۆ ئەو کەسانە ببەخشن ئەوەی لێرە ئەی خۆیت ئەوە ڕۆشت بەتەوەی کە ڕەوانەیەکێت و خێر و سەدەقەکە ئەوە مانەوەیە ڕوخساری مناڵێک زۆر شتە پێ بڵێ ئەگەر ئینسان بیت و هەستە هەبێ ئەبێ کارێت تێ بکە وەڵا لای من بەخشندەیی و خێرکردن یەکێکە لە سیفەتە جوانەکانی کە لە مسلمانە هەیە لێرەشەوە داواکەم لە هەر کەسێک کە توانای هەیە و دەستی باشترە ڕا هاوکاری ئەو کەسانە بکە کە پێویستیان بە هاوکاری خەڵک چۆن لە مانگەدا زیاتر دەستکراوە بین ئەم مانگە بۆ خۆی ئینسان گۆڕانکاری شتیا دروستە بێت ینی ئەوە بەدەست من نییە ئەم مانگە لە کۆنەوە وا ڕاهاتووە مەسەلەن دڵەکان زیاتر ئارامە بنتیایە و ئینسانیش زیاتر حەز بە بەخشندەیەکەتێ پێت وایە بەبەخشین پارەکانمان کەم بکە یەخود بە پێچەوانەوە زیاد دەکات من پێم وایە زیاد دەکات هیچ کاتێ ئەو کەسانی کە بەخشندن پارەکانیان هەمیش هەر زیادی کردو هەست ئەەکەی کاتێک کە مرۆڤەکان دەبەخشن ئارامیەکی سروشتیان بۆ دێت و بەبێ خۆیان نستی پێ بکەن لە پڕێتە ناو دڵیانەوە هەست بە خۆشحاڵی و ئارامیەکان زۆر بە دڵنیایەوە بەڵێ وایە سەرۆتمەڵی ڕاستەقین ئەوەیە کە لە گیرفانمانیانەوە پێش خۆمان ڕەوانەیەکەین بەڕای منەوەی کە پێش خۆمان ڕوانەیەک بەخشین لە جەنابەت چیە گەیەنێت سەربەرزی ئینسانە گەیەنێ ینی دەستێکی بێگەردە بۆ ئەو کەسانەی کە پێویستیانەوە بێ هەمومانەوە بەخشینە بکەین لە ڕەمەزانە چۆن بتوانین زیاتر دەستکراوە بین لە مانگەکانی تر وڵی پێویستە لەبەرەوەی خێرەکانی زیاترە لەبەرەوەی لە مانگی ڕەمەزانە بڵێم ئەگەر یەک بە سێ بێت لە مانگی ڕەمەزانە بێ بە 100 بە زیاتر لەبەرەوەی ئێمەش تا بەخشین زیاتر بکەین خێر و چاکەمان زیاتر بەنسیبە بێ ئینشەڵڵا پێ دوایە مرۆڤەکان کاتێ دەبەخشن دڵ و دەروونیان ئارام ئەبێتەوە خۆشحاڵە بن بەختەوەر ئەبن هەست بە ئاسوودیەکی زۆر خۆش بکەن بەتاکید
بەتەشید ئەو کاتانی کە نوێژەکەیت و مرتاحەبی ئەو کاتانی بە ئەبەخشی ئەویش هەر مرتاحێ بۆ نەفسیەت و بۆ دڵی خۆ. سەرۆتماڵی ڕاستەقینە ئەوەیە کە پێش خۆمان ڕەوانەیەکەین یان ئەوەیە کە لە گیرفانمانەیە؟ نا پێش خۆمان ڕەوانەیەکەین لەبەرەوەی دوای خۆمان هیچمان بۆ نابێ. پەیامەکەت بۆ دەوڵەمەندەکان هەیە؟ ڕای هیوادارم چاویان لە فەقیر و هەژار بێ، هیوادارم چاویان لەو کەسانە بێت کە نەخۆشن و لەم ڕۆژگارە پێویستیان بە خواردنێکە ئێواران بە برسێتی سەر نێنێنەوە. بەخشین لای جەنابەت چی ئەگەیەنێ خێرکردن هاوکاریکردنی هەژاران؟ وەڵا هاوکاریکردنی هەژاران و خێرکردن و ئیتر بەخشین ئینسانێکە بەخشن دەبێ معنای ئینسانێکی چاکە و خەڵکی فەقیر و هەژار زۆرەوەی دەسەڵاتی بێ با بەخشن دەبێ قەیتێکە چییە؟ هەچەنێکی بێ هەرە بێ بەجێی بێڵێ کاک وایە قوربان ئەیتر با بەخشن دەبێت چۆن بتوانین بەرز بێ چۆن بتوانین لە مانگەدا زیاتر دەستکراوە بین؟ وەڵی جا ئەو کەسێک کە خۆ هەی بێ و بتوانێت توانای بێ حەقە دەستکراوە بێ لەبەرەوەی ئەم مانگە مانگێکی پیرۆز و مانگێکی بەخشندەی ئینسان لە ڕەمەزانە بەڕاستی بێ بەخشن دەبێت لە پارەی خۆی بابە فەقیر بەهژار بگەڕێ بەسەر خەڵقا بزانێت کێ مستحقە بیداتێ پارە کۆکردنەوە چییە هیچ نییە بەڕاستی. پێت وایە سەرۆتماڵی ڕاستەقینە ئەوە بێ کە پێش خۆمان ڕەوانەی ئەەکەینیان ئەوەیە کە لە گیرفانمانەیە؟ تەشید ئەوەیە کە لە پێش خۆتەوە ڕەوانەیەکی سەرۆت و سامانە و کەسە بە تەمای ئەوە بی کە لە دوایە کوڕەکە بۆ بکە وڵایە هیچی بۆ ناکە ئەبێ تا خۆت هەی لە دنیاە بیکەی ئەوەی کە دەسەڵاتی هەیە بتوانی بی بەخشی و بەخشندە بی بەڕاستی ئەوە بە عەمەلە دیە. هەست ئەەکەی کاتێک کە مرۆڤ خێر ئەکات کە بەخشندەیە دڵ دەرونی ئارامە بێتەوە خۆشحاڵە بێ؟ بە تەشیدەوەڵا ئەوەی کە مسلمانێکی ڕاستەقینە بێ هەر بەوە دڵ و دەرونی یەکرێتەوە دڵ دەرونی شادە بێ و پێی خۆشە و ئەرەوەڵا بە تەشید. پەیامەکەت بۆ دەوڵەمەندەکان هەیە؟ وەڵڵاوم پەیامم هەیە کە دەستکراوە بن و بەخشندە بن لە عاتی فەقیر و هەژار و دەوڵەمەندەکان نەزانین چیە فەقیر و هەژارە وایە با بەخشەندە بن لە ڕاستیان سەرۆت و سامانیان هەیە پێش ئەوەی کە بڕۆن با جێی خۆیان خۆشکەن و بەهشتکردین بەڕاستی جێگای ئەو دنیا بەهشتکردین بەوەیە بۆ بەخشندەیە. پەیامەکە بۆ دەوڵەمەندەکان هەیە بۆ هەبووەکان مەرجی نەدەوڵەمەند بێت ئەوەی کە تا ڕادێک هەیەی و شتێکی لە خۆی زیادە چ پەیامەکەت هەیە بۆی کە لە ماگە ڕەمەزانە دەستکراوە بێت؟ وەڵڵاهی یەکەم شت ئەوەیە ئەم مانگە مانگی خێر و بەرەکەتە مانگی بەخشینە خوای گەورە ئەفوی خەڵگەکە ئێمەش ئەبێ خوامان لەبیر بێت ئەبێ هەوڵی ئەوە بین کە لەم مانگا دەست پێش خەریب بکەین خێر بکەین بەوانەی کە مستحقن. تۆ لەو کاتا کە خێرەکەی یەکەم شت ئیمانێکی تەواو هەیە بەخوای گەورە دووهەمین شت ئەوەیە کەوا بینایەکی خێرەکەی بۆ ئەم دنیاش و ئەو دنیاشت. دەست ئەەکەی خێرکردن مرۆڤەکان ئارام کاتەوە مرۆڤەکان دەروونەن ئاسوودەکە؟ من خۆم بەش بە حاڵی خۆم کە جاری وایە خێرەکەم یای لە ناو دڵما هەستەکەم گەیشتووە دڵنیابلەوە تێگەی یعنی هەستەکەم ئەو کە ئەو خێرە گەیشتوتە لای خوای گەورە چکم بە دڵێکی پاگەیکەم بۆ ئیسانەش یەکەم کە پێویستی بەو خێرەیە ئەگەر خێرەکە کەمیش بێ ینی بڕواکەی جاری وایە ئەمڕۆ بە تایبەتی قەیران هەیە لەم کوردستانە باخەڵی هەمومان ئەوەی وەک جاران نەماوە ئەگەر بێت و بە پارێکی زۆر کەمیش بێ تۆ هەر بیکە با ئەگە 250 دیناریش بێ تۆ دڵی ئەو ئیسانی پێ خۆشکە خوا دڵی تۆ خۆشەکەەوە خوا وعدێکی یاوە ئەوە ئیسانە بێ ئاگای لێبێ هەڵێ من یەک بەدە ئەوەش لە عیلمی خوای گەورایە تێگەی ومن داوا لە دەوڵەمەندەکانەکەم و داوا لەوانەی ئەەکەم کە توانایان هەیە ئەم مانگە مانگی لێبوردن بێت مانگی عەفوو بێ مانگی ئاشبوونەوە بێت لە نێوان خەڵکەکانە بڕوا دەبێ ئەوی دڵی پاک نەبێ لەگەڵ خەڵکی ترا خوا خۆشی ناوێت ئەوی حەقد و چینەی هەبێ خوا خۆشی ناوێ ئەوی دڵی باش بێت و خەڵکی خۆش بێت و بەرەو ئیمان بڕوا بەڕاستی و لێبوردە بێ و بەخشین با ئەگەر خەڵکی گوناحێکی کردو بەرامبەر بیبەخشە ئەگەر پارە و پێ هەرم بیبەخشە بۆ ئەوی خوا تۆش ببەخشێت چکم دوو ڕۆژی تر کەس نامێنێتەوە من ئێسا من تەمەنم تقریبا نزیکی 59 ساڵە کە بەم جاریا ڕۆژ ئێستا کەسی نبینوانی جاران زۆربیان عەمدی خۆیان کردووە کێ فریایانەکەوێ ئەو ئیشانی کە کردویانە. پەیامی هاوڵاتیان بەو جۆرە بوو کە بەڵێ پێویستە دەستکراوە بینەوە ببەخشین ئەگەر بە شتێکی کەمیش بێت. پەیامی هاوڵاتیان
بەو جۆرە بوو پێویستە دەوڵەمەندەکان ئاور لە هەژارەکان بدەنەوە و دەستی هاوکاری و یارمەتی و بەخشندەییان بۆ درێژ بکەن. پەیامی هاوڵاتیان بەو جۆرە بوو کە بەڵێ بەبەخشین سەرۆت و ماڵ زیاد دەکات نەوەک کەم بکات. پەیامی هاوڵاتیان بەو جۆرە بوو بەڵێ لە کاتی بەخشیندا دڵەکان ئارام دەبنەوە، لێوەکان پڕ دەبن لە خەندا، ڕوخسارەکان دەگەشێنەوە. دەبا ئەو کەسانەی کە هەیەە و شتێک لە خۆیان زیادە ئەگەرچی دەوڵەمەندیش نەبن با دەستی هاوکاری و یارمەتی بۆ هەژاران درێژ بکەن، با دەستی ڕێز و خۆشەویستی درێژ بکەن بۆ کەسانەی کە پێویستیان بە ژەمە خۆراکێکە یاخود پێویستیان بە پێداویستەکانی ڕۆژانەیانە. دەبا دەوڵەمەندەکان پێش ئەوەی خۆیان کۆچ بکەن، کۆچ بە سەرۆت و ماڵەکانیان بکەن و پێش خۆیان ڕەوانەی بکەن بۆ ئەوەی لەو دنیا سەرۆت و ماڵەکەیان بە خۆشحاڵیەوە پێشوازیان لێ بکەن. دەبا هەوڵ بدەین هەژارەکان خەندە بخەنە سەر لێویان، فرمێسکی هەژارەکان بسڕین، فرمێسکی چاوی منداڵە بێنازەکان بسڕین. دەبا هەوڵ بدەین ژیان پڕکەین لە خۆشەویستی و پێکەوە ژیان. دەبا هەوڵ بدەین هێندە بەخشندە بین کە خوای گەورە بە بەخشندەیمان خۆشحاڵ بێت تا خوای گەورە زیاتر ڕۆمانتیە بکات و زیاتر پێمان بەخشێت. دەبا هەوڵ بدەین چیتر خەریکی کۆکردنەوەی سەرۆت و ماڵ نەبین، سەرۆت و ماڵێک کە نایەتە نێو گۆڕەکە لەگەڵماندا، کە لەوانەیە ئەوانەی دوای خۆمان خوا نەخواستە خراپەی پێ بکەن، خوا نەخواستە لە شەڕی کێش لەسەری شەڕ و کێشە بنێنەوە لە بینی خۆیاندا. دەبا هەوڵ بدەین بەخشندە بین بۆ ئەوەی بەخشینەکان زیاد بکات و بۆ ئەوەی هەژارەکان بە ئارامی شەو بکەنەوە و بە ئارامی ڕۆژەکانیان بەسەر بەرن. پەیامی ئەم جارەمان کۆتایی هات تا پەیامێکی تر هەموو لایەکتان بە خوای گەورە میهرەبان ئەسپێرین. خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.